بار سڵاوتان لێبێ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیم لێرە پاش کەمێکی دیکە کۆبوونەوەی ژمارە 65 ئەنجومەنەکە بەڕێوە دەچێکە چەند تەوەرێکی لە خۆگرتو یەکێک لە تەوەرەکان باس لە پرسی داوامی فەرمانبەران و لێبڕینی موچەوە تەوەرێکی تر دەنگدانە بە بودجێ پەرەپێدانی پارێزگاکان کە پارێزگای سلێمانیش کۆمەڵێک ینی پارەی بۆ تەقانکراوە بۆ خۆی و ئیدارەکانی گەرمان و ڕاپەڕی سەبارەت بەم بابەتە لەگەڵ خەدیجە عەبدوجەبار ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆی زیاترەکەم خات و خەدیجە سڵاو لێبێ. ناوەڕۆکی کۆبوونەوەکان چی تێدایە و ژمارەکان پارەکان چەندێکە بۆ پارێزگای سلێمانیەوە بۆ ئیدارەکانی سنوورەکە؟ سپاس بۆ جەنابتان. کۆبوونەوەکە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی ئاساییە، کۆبوونەوەی 65مینی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر دوو تەوەرەیە. تەوەرەی یەکەمیان پەسەندکردنی ئەو پرۆژە پێشنیارکراوەکان کۆمەڵی پرۆژە ئامادەکراون لەسەر بودجێی پەرەپێدانی پارێزگاکانی ساڵی 2021 کە لە میزانی بەغا پەسەند کراوە. ئێمەش بە پێی ئەو پارەی کە لەوێ پەسەند کراوە ئامادەسازیمان کردووە هەموو پرۆژانی کە بە پێی نسبەی سوکانی دابەشەکرێ. حسەی پارێزگای سلێمانی بڵین سنووری قەزای ناوەند 65 ملیار و 682 میلیۆن دینارە و حسەی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەجیا هاتووە. ئەوەی گەرمیان نزیکی 7 ملیارە، ئەوەی ئیداری ڕاپەڕینیش نزیکی 12 ملیار و نیوە. ئەم پرۆژانە ئێمە لە ڕێگەی لیژنەکانی ئەنجومەنەوە سەردانی مەیدانیمان کردو بە پێی ئەولەویەتی پرۆژەکان ئامادەسازیمان کردومان بە لیست کە لە ئەنجومەنەوە پەسەند دەکرێت ئەنێرێ بە وەزارەتی پلاندانان و کۆد وەرەگرن و هەر کات پارەکە لە بەغداوە هات جێبەجێکرێ. بڕگەی دووەمی کۆبوونەوەکەش لەسەر داوای واژووی 19 ئەندامی ئەنجومەن کە دوای ئەوەی کە ئەنجومەنی وەزیریان بڕیارێکی دەرکرد بە نەهێشتنی تەناوب بوو دەوامی فول بە باشمانزانی و پێویستمانزانی کە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەن بۆم بابەتە ساز بکرێت گفتوگۆ بکرێت لەم بارەیەوە. سەبارەت بە بودجەکە ینی قسەکراوە مەسەلەن سلێمانی ئەولەویەت کام پرۆژانە ئەبێ لە ناوەڕۆکی ئەم گفتوگویانی ئێوەدا ئەم بابەتانی تێدایە؟ بەڵێ خۆی بەداخەوە پارەکە کەمە بە بەراورد بە پێی پێداویستیەکانی خەڵک. ئێمە لیژنەکان تەوزیع کراون بەسەر شوێنەکانە، هەر لیژنەیەکی مەسەلەن 3 کەسی لە ئەندامانی ئەنجومەن تەوزیع کراون بەسەر ئەو شوێنانە. ئەو لێویەت دراوە بەوەی کە کام پرۆژە زیاتر مەسی خزمەتگوزاریەکانی خەڵکەکە، یعنی پەیوەندی ڕاستەوخۆی بە خزمەتگوزاریەوەیە بە زۆری ئاو و ئاوەڕۆ و ئەو پرۆژانەشن لە ناو سنتەری شاریشا تقریبان تەوازنێک کراوە چونکە سێکتەرەکانی تریش بە هەمان شێوە پێویستن. بەداخەوەی ئێمە تووشی حاڵەتی ئیحراجی بووین لەبەرەوەی کە تۆ پارەکە کەمە و داوا و داخوازی خەڵک بۆ پرۆژەی خزمەتگوزاری زۆرە. ئێوە ئاگادار بن بۆ پرۆژەی نوێ ئەم پارەیە یان بۆ نۆژەنکردنەوەی ئەو پرۆژانەیە کە لە کارکەوتون یاخود کارکردن تیاندا وەستاوە زیاتر کامانە ئامانجن لەم پرۆژەیە؟ بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ پەسەند دەکرێت پرۆژەی نوێن هەر سەرجەمیان پرۆژەی نوێن ئەو بودجەیە کە لە بەغدا بۆ پەرەپێدانی پارێزگاکان تەسجیل کراوە لە میزانیا هاتووە. ئەو حیسەیە کە بۆ پارێزگای سلێمانیە کراوە بە چەند بەشێکەوە بەشێکی کە لە ماوەی ڕابردوودا پرۆژەکانی ئیعلان کران بۆ ئەو پرۆژانن کە ڕاگیراون تەواو نەکراون. ئەو پرۆژانە پێویست ناکات بێتە ناو ئەنجومەنی پارێزگاوە لەبەرەوەی خولی پێشووی ئەنجومەنی پارێزگا پەسەندی کردووە چونکە پرۆژەکان پێش ساڵی 2014 بەڵام ئەمەی ئێستا کە ئەمڕۆ پەسەند دەکرێت سەرجەمیان پرۆژەی نوێن. کەواتان پارێش ناگەهاتاوە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا وەکو خۆی جێبەجێ نەکرێت؟ بەدڵنیایی ئەوەم پرۆژانە تەنها ئامادەسازیە پرۆپۆزەڵەکان ئێمە پرۆژەکان پەسەند دەکەین پرۆپۆزەڵەکان لەلایەن دام و دەستگا معنیەکانەوە ئامادە بکرێ هەر کات پارەکە هات بخرێتە بواری جێبەجێکردن. زۆر سپاس خەدیجە عەبدوجەبار ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڵێ بەهار ئەوە زانەرەکان بوون لای من و کەمێکی دیکە کۆبوونەوەی ژمارە 65 ئەنجومەنی پارێزگای سلێمانی لێرە لە هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێت.